دوای ماندووبوونێکی زۆر با بەرهەمی کشتتوکاڵیەوە نیگەرانیەکانی جوتیاران لەو ساتەوە دەست پێ دەکات کە بەرهەمەکانیان لە بازارەکانی ناوخۆدا ساغ نابێتەوە و بە ناچاری با هەر نرخێک بێت ساغی دەکەنەوە. جوتیاران باز لەوە دەکەن نرخی بەربوومە کشتتوکاڵەکانیان لە کاتی پێگەشتنی بەربوومەکانیان نرخیان زۆر دابەزیوە و داواکارن حکوومەت لە کاتی پێگەشتنی بەربوومەکانیان هاوردەی هێنانی بەربوومی کشتتوکاڵی قەدەغە بکات. زۆر هیلاک دەبن بەیشەکەیەوە بەڵام بەداخەوە ئێمە ئەو ڕستقە جوانەمان ئێستا ڕۆژانە لە بازار نافرۆشێ ئێستاوە ئی دوێنێ لێرە ماوەتەوە ئەو ڕۆژ لێ دەکرێتەوە دەکاتە یعنی ئی دوو ڕۆژی ئی پێرێ لە حەلوەی هەولێرە ماوەتەوە تەنی بە 50,000 داوە بۆیە بەڕاستی ئەمە لەو فەلاعەکەیدا زەرەرێکی زۆر گەورە دەکەین بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ئێستا هیچ پشتگیریەکی فەلاعەکانی نەکردووە هیچ سەمادێک هیچ دەرمانێک هەتا بگرە دەرمانی حەشەڕیەکان و ئەوانێک کە بۆ گژوجیاکان بەکاردێن هەتا ئێستا هیچ شتێکی نەداوە بە فەلاحەکان و ئینتازمان لەوەی زیاترە کە بتوانین هەتا بۆ دەرەوەی خۆمانی بنێرین بۆ دەرەوەی هەرێم بەڵام مەعەلەسەف دەبینین کە ئێستاکانە خەیارەکەمان پارەی ناکە بگرن نەک خەیار زۆربەی میوەکان زۆربەی سەوزەواتەکان لە هەرێمی کوردستان هیچی جێگای پارەی ناکە هیچی پارەی ناکە و هیچی جێگای دڵخۆشی نییە. لا سنووری قەزای ڕەنیەدا 81,000 دۆنم زەوی کشتتوکاڵی و نزیکەی 420 خانووی پلاستیکی هەیە کە زۆرینەیان کراون بە خەیار. بەڕێوبەری کشتتوکاڵی ڕانیش دەڵێت هیچ نووسرا و ڕێنمایەکیان بۆ نەهاتووە بۆ جێگیرکردنی نرخی بەرهەمە خۆماڵیەکان و ئەگەر یارمەتیان بدرێت جوتیارانی ڕانیا دەتوانن بەرهەمی ناوخۆیی بە زیادەوە پڕ بکەنەوە. هیوادارم وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو وەکو پێویست سێکتەری کشتتوکاڵ هەرچەند لە ڕووی سێکتەری کشتتوکاڵەوە بەڕاستی ئێحتیمامێکی زۆری پێێنە گرنگجی بە سێکتەری کشتتوکاڵەوە هیوادارم لەمە دووە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هاوکار بێ بۆ جوتیاران لە ڕووی دابینکردنی سەرجەم پێداویستەکانی وەکو سەماد و قڕکەری پێویست و هەروەها ئامێری تایبەت بە زەوی چێڵان بۆ ئەوەی جوتیاران هان بدرێن بۆ ئیشکردن لەسەر زەویەکانان و بە هاوکار بکرێن لە هەموو ڕوویەکەوە دەبێتە هۆی زیادکردنی بەرهەمی کشتتوکاڵی و بەڕاستی دەبێت هاوکاریکردن بە بازارکردنی بەروبوومەکانی بۆ بە بازارکردنی بەروبوومەکانی لە کاتی پێگەشتنی بەروبوومی کشتتوکاڵی پێویستە ناوچە سنوورەکان دابخرن بۆی بەرهەمی ناخۆ سا بکرێتەوە. بەروبوومی کشتتوکاڵی جوتیاران لە کاتی پێگەشتنیان بە جۆرێک نرخەکەی دادەبەزێ جوتیاران دەڵێن تەنیا هیلاکیان بۆ دەمێنێتەوە و هیچ قازانج ناکەن. جوتیاران داواکارن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە کاتی پێگەشتنی بەروبوومی خۆماڵی هێنانی بەروبوومی کشتتوکاڵی دەرەکی قەدەغە بکات چونکە ئەوان دەتوانن بە زیادەوە بەروبوومی ناوخۆ پڕ بکەنەوە. ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری ڕاپەڕین.